سلااو خۆشەویستانی، وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان. دەجێڕنەوە نەفەرێک سەرنشینێک سواری تەکسی دەبێت بۆی بگاتەوە شوێنێک کە مەبەستێتی. جا لە ڕێگا هەم سەرنشینەکە و هەمیش خاوەن تەکسیەکە لەسەر کۆمەڵک بابەت قسە دەکەن و مشتومڕیانە تا دوازە لەسەر بابەتێک دەگەیشتێنەوە کە ئامانجی منە ئەو بابەتە بۆ ئێوە خۆشەویست باس بکەم. سایق تەکسیەکە بە نەفەرەکە دەڵێتن دەزانی باشترین کار لە جیهاندا چییە؟ مسافیرەکەش دەڵێتن چییە؟ ئەویش دەڵێ هەمان کاری من، شوفێری تەکسی. ئەویش دەڵێ بۆچی؟ دەڵێت سایق تەکسیەکە دەڵێتن هەر کات بمەوێت دەچمە سەر کار و هەر کاتێکیش نەمەوێت ناچمە سەرکار و پشوو دەدەم. جاری وایە بە 5 ڕۆژ ناچمە سەرکار. هەر گۆرانێک حەزم لێبێت دەیخەمە سەر و هەر شوێنێکم بوێت و ئارەزوم لێبێ حەزم لێبێت بۆی دەچم. خۆم سەردار و ئاغای خۆمم. مسافیرەکەش پێ دەڵێتن دەم خۆش، زۆر ڕاستە. دوای چەند ڕۆژێک یەکتر دەبینەوە. سایق تەکسیەکە هەمان پرسیار لە مسافیرەکە دەکات، دەڵێت دەزانی خراپترین کار، بەدبەختترین کار لە دنیادا چییە؟ ئەوش دەڵێت چییە؟ دەڵێت هەمە کاری من، شوفێری تەکسی. ئەوش دەڵێت بۆچی؟ دەڵێ ئەگەر 2 ڕۆژ نەچینە سەرکار بەدبەختین. کێشەی ئەژنۆ، کێشەی پارچەی یەدەک، شکستەکانی سیارە، بەدەستێنانی بەنزین، هەر مسافیرێک و زۆرە تەبیعەتەکی هەیە، داواکاریەکی هەیە، چاوەڕوانیکردن بۆ بەدەستێنانی نەفەر، ڕاوەستان لە چاوەڕوانی نەفەری نوێ بۆی بیگەێنێت، بۆی بژێوێک بەدەست بێنێتن، گەرمای هاوین، سەرمای زستان. بەدبەختین، لە ئێمە بەدبەختتر دەست ناکەوێتن. ژیان ڕێک بەو شێوەیە، دەکرێت لە گۆشە نیگایەوە سیر بکرێت و دەکرێت بە پێچوانە لە گۆشە نیگاکەی دووەمەوە سیر بکرێتن. من بەم دەرەنجامە گەیشتم تاوەکو تێڕوانینمان دەربارەی ژیان ڕێک نەخەین و نەگۆڕین، ناتوانین ژیانیشمان ڕێک بخەین. تۆ تاوەکو تێڕوانین دەربارەی ژیان و کارەکەت ئەرێنی نەبێت، ناتوانیت وەکو بڵێ ناتوانین بە ئەرێنی بەردەوام بیت و سەرکەوتن بەدەست بێنیت و قۆناغی باش، سەرکەوتنی زیاتر بەدەست بێنیت. تاوەکو تێڕوانینی دەربارەی ژیان و کارەکەت نەگۆڕیت، ناتوانیت نە ژیانت نە کارەکەت نەڕێک بخێت و نە ئاسوودەش بیتیاندا. تا ڤیدیۆیەکی تر دێم وڵاتان، ئاسوودە و خۆشبەخت بن.